کلنتن لە وتارەکەی پێنجشەمۆی لە نیویۆرک کوتی پێویستە ئەمریکا هەوڵەکانی بەدژی داعش چرتر بکات. ئەمە بە هاوبەندیەکی هێزی ئاسمانی زیاتر دەست پێ دەکات کە هێرشی زیاتر و کردنە ئامانجی زیاتر لە خۆ دەگرێت. کلنتن لەگەڵ ناردنی ژمارەیەکی تری هێزی تایبەتی ئەمریکا بۆ عێراق و سووریایە، بەڵام دەژڵێت نابێت ژمارەیان یەکجار زۆر بێت. ئەو پشتیوانیش لە دامەزراندنی هەرێمی نەفرین دەکات. کلنتن وەڵامی ژمارەیەک پاڵێوراوی سەرۆکایەتی کۆماریەکانی داوە کە دەخوازن ڕێگە نەدرێت پەنابەرانی سووریا بێنە ناو ئەمریکا. جیاوازیکردن بەرامبەر موسڵمانان و داخستنی دەرگا بەڕووی پەنابەرانی سووریادا ئەوە لە ئێمە ناوەشێتەوە. شێوازی قسەکردنی دانەڵد ترامپ پاڵێوراوی سەرۆکایەتی کۆماری لە ڕیزی یەکەم لە کاتی گربوونەوەیەکی ماسەچوسێتس تەواو جیاواز بوو. ئێمە سەرۆشێکمان هەیە کە دەڵێت توانەکانی داعش سنووردار کراوە، بەڵام تەنها شت کە سنووردار کرابێت توانەکانی ئێمەیە بەهۆی ئەوەی ئێمە ڕابەرایەتیمان نییە. دوا بەدوای هێرشەکانی پاریس پاڵێوراوانی سەرۆکایەتی ئەمریکا سرنجیان خستۆتە سەر مەسەلەی ئاسایشی نیشتمانی و بەرنامەیان بۆ بەرەنگاربوونەوەی داعش. جێبۆشی کۆماری دەڵێت هێزی زەمینی زیاتری ئەمریکا دەنێری تا عێراق. ئەمە بە تێهەڵچوونەوەمان لە عێراق دەست پێ دەکات و بە شێوەیە هێزەکانمان هەبوونیان لەوێ هەبێت لەوەی کە هێزەکانمان لە ناوچەی سەلامەتدا دابنین. هەروەها ئەوە پێویستی بە پشتیوانی ڕاستەوخۆی هێزی پێشمەرگە هەیە، واتە ئەو هێزە شەڕکەرە مەزنەی کوردی بۆ ئەوەی پیشانی بدەین کە پشتیوانی کوردەکانمان هەیە. پاڵێوراوی کۆماری فەرمانداری ئۆهایۆ جان کەیسک پشتگیری ناردنی هێزی زەمینی دەکات، بەڵام ناژڵێت ژمارەیان چەند بێت. من بڕوام وانییە تەنها بەڕەچاوکردنی شێوازەکەی دیکە بتوانین سەر و سەودا لەگەڵ دەوڵەتی ئیسلامی بکەین. کاتێک خەڵکان داوای ناردنی هێز دەکەن من دەڵێم باشە، ئایا پێویستمان بە چەند سەرباز هەیە و ئایا ئەو هێزە دەبێت چۆن بێت؟ هەر بۆیە ئەمە حاڵەتەکەیە کاتێک شارەزایانی لەشکری و سیڤیلی پێشنیازی لەو بارەیەوە دەکەن. شیکار ئەنتۆنی کۆردزمن دەڵێت مەسەلەی ناردنی هێزی ئەمریکا بارەکە ئاڵۆستر دەکات. کەواتە تەواوی بیرۆکەکە ئەوەیە کە ئێوە لەگەڵ هێزە زەمینەکانی ئەمریکا دەچنە ئەو ناوچانەوە، وەک ئەوەی ئێوە دەست لە نێو وڵاتێک وەرنەدەن وا لەسەر لێواری جەنگێکی نێوخۆیان واتەی کەوتووە. ئەمەش بەرەنگاربوونەوەی ڕاستەکەیە، هەروە هەمان ئەو بیرۆکەیەش کە دەست بە جێهێزی زەمینی بۆ ڕەوانە بکرێت. بەپێی ڕاوەرگرتنەکانی گشتی ئەم دواییانە ئەمریکایەکان سوورن لەسەر شکستدانی تێروریستان، بەڵام دوودڵن سەبارەت بە ناردنی هێزی زەمینی زیاتر بۆ عێراق و سووریا. محتەبە شێروانی، دەنگی ئەمریکا.